ئەچینە شاری کەرکووکی خۆشەویست و باس لەو کۆڕە شاریاکەین کە بۆ یەکێک لە شاعیر و قەڵەمە دیارەکانینی ئەو شارە و نێو ئەدەبیاتی کوردی خاتوو کەژاڵ نووری کە کۆڕێکی بۆ سازکرا. دیارە خاتوو کەژاڵێکێکە لە نووسەر و لە قەڵەمە هەرە دیارەکان و بەتایبەتیش لە بواری شارە توانیوێتی جێپەنجەی هەبێت و چەندین بەرهەمی جوان پێشکەش بە ئەدەبیاتی کورد بکات. لە شاری کەرکووک ساڵۆنی شەقامی جمهوری کۆڕێکی بۆ خانمە شاعیر کەژاڵ نووری ڕێخست. کۆڕەکە بە ناونیشانی کەژاڵ نووری لە بریگوڵ شار لە یەخەی کەرکووکیەکان دەدات سازکرا بوو و ژمارێک لە ڕۆشنبیرانی کەرکووکیش ئامادەی کۆڕەکە بوون. بەتەواوی دەستکانیایە ئاو بەندەکرێت شکاوەکانی جەستەوە دوو ئەسانسۆری لە باڵای ماندووتیایە وەک بۆچان ئەچێت شێت باڵی بەست دەکەنەوە بۆ ئاسمانی ئەم لەیلایە بوو بە ئازادی و ئەم بێریتانە بوو بە تافگە و ئەم شیرینە بوو. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەت و دەگمەن بوو لە ژیانی مندا لەبەرەوەی بۆ یەکەمین جارێکە دێمە کەرکووکەوە لەگەڵ توێژی ڕۆشنبیران و ڕووناکبیرانی کەرکووکە کۆ ئەبمەوە و ئەدەب دۆستان ئەوانەی کە لە دوورەوە هەمیشە متابعی بەرهەمەکانی من بوون ئەمڕۆ لە نزیکەوە بەریەکەوتین و هەندێک شعری خۆم و بەرهەمی خۆمم بۆ خوێندنەوە. بەڕاستی کەرکووک بۆ من واتە و دەلالەتێکی بێجگەلەوەی کەوا شارێکە شارێکی کوردستانیە دەلالەتێکی سیاسی و هەم نەتەوەیی هەیە. کەرکووک شوێنێکی تایبەتی هەیە قودسێکی زۆر دەگمەنی هەیە لەبەر ئەوەی یەکێکە لەو شارانەی کە لە ئێستادا لە خەباتی ڕەوای گەلی ئێمەدا ململانیەکە لەسەر کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانە و ئەگەر بێت و ئەم ململانەیە بگاتە ئەنجام مانای وایە کە خەباتی ڕەوای ئێمە هەنگاوێکی زۆر باشی هاویشتووە و هەروەها گەیشتون بە ئەنجامێکی زۆر باش. بۆیە بۆ من کەرکووک هەم وەکو ڕەهەند وەکو ڕەهەندێکی سیاسی هەم وەکو ڕەهەندێکی ناوەندێکی ئەدەبی وەک شارێکی نەتەوەی و مێژوویی بۆ من تایبەتمەندێکی زۆری هەیە و زۆر خۆشحاڵ بووم کە تێی هاتم ئەمڕۆ. کە نابێ بکرێمەوە ئەمن ئەو هەڵوەیەم کە